زۆر بەڕێز دکتۆر زانە مەر پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەبار کە بەڕێزیان ئێستا لە سوێدولای ئەمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر بێت. سڵاو لەبێ دکتۆر زۆر بەخێر بێت. سەرچاوانمان بەخێراتیت. دکتۆر هاوکردنی مێشک چیە ئەگەر پێناسەیەکی؟ هاوکردنی پەردەی مێشک. پەردەی مێشک هەردووکیمانەیە، هەردوو قسەکە ڕاستە ئەو جیاوازیشن تەبان. هاوکردنی مێشک لاوچێت جیاواز. هاوکردنی مێشک یعنی خانەکانی مێشک تیابەکە هەواکات و هاوکردنی پەردەی مێشک ئێمە سێ پەردەی مێشکمانەیە کە پارێزەری مێشکن و هەر تەغزیی مێشکی شەیەن ئەوە هەردووکیان جیاوازن. پەردەکەم بیرچوو هاوکردنی پەردەی مێشک هەردووکیان هەیە تایبەتی بەس ناو مێشکی تیابەکە هەیە هەردووکیان بەیەکەوە. ئەگەر هەر ناو مێشک بێ گوێزرێتەوە بۆی کە پەردەی مێشکەکەش ئەگەر ناو مێشک بێلەوەی نەگوازرێتەوە پەردەکە هەیشە هەردووکیان بەیەکەوە هەیە بەس پەردەکە گرێتەوە نایێتە ناو مێشک باش چکە ناڵێم پارێزەری مێشک زۆ بەقوتن حتا بۆ خوێن خۆی چەند پرۆتینێکی تایە چەند خوێکی تایە بە ئاسانی ڕێگەی نادا بچێتە ناو مێشکەوە کە بە ئاسانیە چێتە هەموو خانەکانی جسمەوە. باشە کەواتە پێناسی هاوکردن وەکو ناوەکە التیهاب یان هاوکردنە ئیتر بە بۆنەی بەکتریاوە بێ ڤایرۆسەوە بێ یان کەڕووە یان کۆمەڵێ مایکرۆئۆرگانیزمی ترمان هەیە وەکو قەوزە و عفونەک قەوزەم ئەمیبیای پێڵێن بەڕاستی نەزانم کوردەکە چییە یاخود بە دەگمەنیش هەمانە مەناعیە پێڵێن ئەسەپتیک مەنەنجایتس بۆن ئەوەی کە پەردەی مێشکە مەناعی جسمی مناڵەکە ئەیا لە پەردەی مێشکەکە و تووشی ئینتیابێکە یا زۆرجار بەبوونی دەرمانێکی ئازارشکێنەوەیە تووشی ئینتیابی پەردەی مێشکەکە بەڵام ئەسەپتیکە ینی بەکتریای ڤایرۆس و ئۆشتانیتیان نیە بەڵام نیشانەکانی ئینتیابی پەردەی مێشکی هەیە. زۆر باشەکەواتە سەرکۆش لە سەرەتایە باسی لێوە کرد ئەمڕۆ بە چڕۆپڕی قسە لەسەر ئەم حاڵەتاکین لە مناڵا بەگشتی. دکتۆر چی هۆکارە بۆ ئەوی کە مناڵ تووشی ئەوکردنی پەردەی مێشک بێت؟ تەبان گواستنەوەی ناڵم مێشک منتیقەیەکی داخراوی فول کۆنتترۆڵە ینی بە ئاسانی هیچ شتێک ناتوانێت ناڵم هەنێک پرۆتینی جەستەی خۆشمانەیە ناتوانێت بچێتە ناو مێشکەوە هەتا دواتریش کێشەی گەورەمان لەگەڵ علاجی پەردەی مێشک و مێشکا هەیە کە ناتوانین دژە بەکتریایان دژە ڤایرۆسی بە ئاسانی پێ بگەێنین یعنی جاری وایە چوار ئەوەنەی جورحەی دۆزی ئینێکی پێین ئینتیابێکی شوێنی تری پێین وەنەوە ئینتیابی لە سینگا هەبێ بە جورحەیەکی زۆر کەمتر ئەتوانین کۆنتترۆلیکەین بەس ئەوەی لە مێشکایە جاروایە چوار ئەوەنە پێنج ئەوەنە دە ئەوەنەی جورحەی ئەوەی سینگی لێین ئەنجا تۆزێکێکێت ناو مێشکە و کۆنتترۆلی ئینتیابەکەمان بۆەکە بۆیە ناڵم ناوچێکی زۆر داخرا و زۆر پرۆتێکشنی باشی هەیە بەڵام زۆر جار ئەمە بەکتریاکە بە قوترە بێ و ئەتوانێت خۆی بگەێنێ بە و شوێنە بۆ فەردەکان تریا لە ڕووی لوتەوەیە زۆر جار بە پێێن ئینتیابێکی پەتایەکی بەسیتەوەیە و پەردەی ئێسکەکی بینی مێشک و ناوپۆشی لوت کەمترە لە شوێنی تر بە ئاسانی نەکارڕۆ یا جاری وایە لە خوێنەوەیە تیابێکی سنگی هەیە میزەڵانی هەیە و بە بۆنەی خوێنەوە بەکتریاکە ڤایرۆسەکە توانێت زۆر لێ قورسکاین ئابێ زۆر لێ قورسکا بڵێ بەس جاری واشەیە جۆرە ڤایرۆسێک وەکو ئەمزام ساڵی پار بوو لە هەڵەبجە زیاتر ڕوویە زۆربەی مناڵێکی زۆر توش بوون ئەو ڤایرۆسەکە بە تەواوی توانی ئۆڤەرکەمی کۆنتترۆلی ئەو پەردەی مێشکوینانە بکە و بگاپی بەپی جۆری ڤایرۆسەکە ئێمە کە باسی مناڵەکەی مناڵ بۆ خۆی لە گەشایە ئەنجا کە باسی مێشکی مناڵ و پەردەی مێشکی مناڵەکەین بۆچی دکتۆر تووشی ئەم بابەتە بێ باسی ئەو بابەتەوە کرد کە بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە هەیە بەڵام لە چ تەمەنێکا تووشە بێت ئایا لە ساوایی کۆرپەیەوە بۆی هەیە توش بێ یاخود تەمەنی ڕۆژیەوە بۆی هەیە هەتا لەوەیە لە کاتی لە دایک بوونە ئەگەر دایکەکە ئینتیابی ناوچە ڕەحمی هەبێ چەند جۆرە ڤایرۆس و بەکتریایەکمانەیە یەک کەسە لەو کاتەوە ئەچنە جسمی مناڵەکەەوە ئیتر ئادا لە مێشکی ئادا لە هەر ئۆرگانێکی تری تووشێکە ینی لە چرکە ساتی لە دایک بوونەوە ئەگەر هەیە توش بێ هەتاوەکو 100 ساڵی تا کۆتایی تەمەن بەڵام لە مناڵی ساوا بە تایبەتی خوارێک ساڵەوە زۆر زۆرترە بۆچی چکە مەناعی ماچور نییە پێ نەگەیشتووە بە تایبەتی ئەوانەی کە شیری دایک ناخۆن شیری قوتو و شیری پاودەرە خۆن ئەوە زیاتر تووشە بن چونکە ئەو مەناعی لە ڕێی دایکیان و بۆیانە گوازرێتەوە کەمترە بێ وەیە منە ئەو مناڵانە ئەگەریان زیاترە توش بن. باشە دکتۆر باسی لەوە کردوتە ڕەنگە لە ڕێگەی پەتایەکی وەرزیەوە ئەم هەوکردنە بگوازرێتەوە یاخود لە ڕێگەی هەڵامەتێکەوە ئەم هەوکردنی پەردەی مێشکە دروست بێت اینجا ئێستا ئەم قسەیە من وەکو دایکێک
ترسم لا دروستە بێت دڵنیام ئێستا دایکانی تریش ترسیان لا دروستە بۆ من مناڵەکەم ئەگەر تووشی پەتایەکی وەرزی بێ یاخود ئەگەر هەڵامەتێکی هەبێت چۆن ڕێگری لەوە بکەم کە تووشی ئەوکردنی پەردەی مێشک نەبێ یاخود لە چ حاڵەتێکا لە چ ستێپێکی ئەم نەخۆشیە ئەم هەوکردنا گوێزرێتەوە بۆ مێشک وەکو ئەوەی کاتی ئەگوازرێتەوە لە مناڵەوە بۆ مناڵ جیاوازە لە بوونی جسمی مێشکی و ناوپۆشی لوتێەوە جیاوازە و لە مەناعی مناڵەوە بۆ مناڵێکی تر جیاوازە تەمانە وەکو هەموو نەخۆشێکی تر بەڵام زۆر جار ئەو مناڵانەی کە مەناعیان کەمترە باشە ئیتر وتمان وەکو شیری قوتوب خوارد یان شیری دایک نەخوا یان خۆی بە کێشەیەکی مەناعی هەبێ یان دەرمانێک زۆر بەکاربێنە کە بەداخەوە بەشێکی زۆری ڕۆشتنی ئینتیهاب لە لوتەوە بۆ مێشک ئەم دەرمانانەیە کە لە لاکۆڵان و شتەکان بەکارێن بە تایبەتی شروبی دیکسۆن و شروبی ستیرۆیدی پێڵین ئەنواع وەشکاڵمان هەیە زۆر جار لە ئاحشابەکانی شاهەیە بەداخەوە زۆربار ئاحشابەکان و ساوامە دەرمانێکی جیاییە بۆ پەتایە بۆ مناڵە بۆ گەورە کە چی سێرەکەن ستیرۆیدی تایە ستیرۆید یەکسەر ماسکی هەموو نیشانەکانەوەکە بە سعاتێ 2 سعات دوای خواردنی هەست بە باشیەکەی بۆیە وەکو دەستخۆشی بۆ ئەو کەسێکی بۆ نووسیوی ئەڵێ ئەمە شتێکی چاک بۆ چوومە لای دکتۆری مناڵان یان دکتۆرین باش نەبووە کەچی ئەم شروبێکی یاپێم باش بووە زۆر جار فێرە بن هەر یعنی دایکەکە نایبە بۆ ئایباتە عادێکی لاکۆڵان لەگە ڕێزمە ینی هەنێکیان یەکسەر دەسەکەن بۆ شروبە تر کۆکێکی یا شتێک سەرەوە بۆ نووسێ تای زۆر بەرزە ئەوەی بۆ نووسێ طبعاً ئەمە هەم پەردەی مێشک تەنکە کاتەوە ئێمە بالعکس کاتی ئەوەی کە نەخۆشێکمانە بێ دایگنۆسمان کرد تەشخیصمان کرد ئینتیابیەیە ئەو دەرمانی ستیرۆیدەینە بۆی پەردەی مێشکی تەنکتر کاتەوە بتوانێت ئەو دژە بەکتریا بڕوا سەریک وازەحە زۆر شتەکە من ئەمەوێت تێبگەم بۆ منە ئێستا کە شروبێک بۆ مناڵەکەم وەرەگرم ئەبێ بپرسم بڵم ئەمە چ مادەیەکی ئینجاوەری بەڵی خۆی مناڵ حساسە وەکو گەورە نییە تا ڕادەی گەورە بتوانێت کۆنتترۆلی بکە ینی بە جوحەیەکی کەم ینی زۆر زەرەی لێ نەیە بەس مناڵ بە هیچ شێوە نابێت ستیرۆیدی بە بەکاربێنرێ اللهمە لە خەسخانە بێت ینی لە نەخۆشخانە بێ و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕابێ بۆ پەتابێ بۆ ئینتیابی هەر شوێنێکی بێ خۆی ناشزانین دکتۆر زۆر کات زۆربەی دایکان و وەگلانش باسی کریان ێستا لەوانێت زۆر دایک ترسێت بڵێ منم شروبێکە ئەمە زۆر دایک هەیە کە جارێک سەردانی پزیشکەکە کاکە ئەم شروبەی بۆ نووسیوە دڵە جایکە بۆ پێست دەکات لەسەر یەکڕێتەوە کارتۆنەکەی بات لە سەی دەلێکا ئەڵێ لە من بەرەوە ئەم مادەیەمانگە هەڵی بچڕیوە هەر کەسێرەکەی لەوانێت لەو دەقەیە مناڵەکە بۆ باشکاتەوە شەو نەگری بەڵام ئەمە کاریگەری بەجێ ماجیک درێک پێڵێن ماجیک درێک ستیرۆید زۆر بەی نەخۆشیەکان ستیرۆیدی بەرێ یەکسەر چاکە بێتەوە کاتی دکتۆر لەوانەیە ئیدمانیشی کات یعنی ئەو مناڵە خۆی چاکبوونەوەی چۆن میکانیزمەکەی ستیرۆیدەکە مەناعەدا ئاگرێ ئەوش کە مەناعەداگرێ خۆی ئەم نیشانانەی کە لە پەتایە لە ئینتیابا ڕۆیە ئەمە مەناعی جسمی خۆمانە نیشانەکە دروستەکە تێگەی تاو هەیە مەناعی جسمی خۆتە بەرزێکاتەوە بۆی ڤایرۆسەکە بەرگی ئەو پلەگەرمێ نەگرێ بۆی بمرێەوە یان بەکتریاکە بۆیە کە ئێمە مەناعەمادا کرد نیشانە نامێنێ بەس ڤایرۆس ڕێی بۆ خۆشە بێڵی فەرموو چی بە دڵی خۆچیەکەی بۆ کێڕێ دکتۆر ئەم هەوکردنی پەردەی مێشکە بەوەی ڤایرۆسەوە وایە ڤایرۆسی طبعاً ئەنواع هینمان هەیە بەڵام زۆربەی ئەگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەس زۆربەی بەپی ڤایرۆسە بەڵام زۆربەی ڤایرۆسەکان ناگوازرێنەوە باشە ئەم ڤایرۆسە ئەگەر بۆی ڤایرۆسەوە بێت ئایا هەوکردنی پەردەی مێشک لە مناڵە لە مناڵێک و بۆ مناڵێک ترەگەری هەیە بگوازرێتەوە بەپی جۆری ڤایرۆسەکە بەڵێ بەپی جۆری بەکتریاکە بەڵێ هەنێکیان ناگوازرێنەوە هەنێکیان ناگوازرێنەوە و بەپی ئەو شوێنەی کە لێی وهاتەوە بە تایبەتی زۆربەی لە هەناسە و بۆڕی هەناسە و لوتەوە هێت تەبعاً ئەوە ئەگوازرێتەوە بۆ مناڵی تر بەڵام ئەگەر بە تەنها لە مێشکا بێ بەبوونی کێشەیەکی ترەوە ڕوویابێ و بە ئاسانی ناگوازرێتەوە باشە ئەمە باسی ئەوما کرەمەیەکێ لە هۆکارەکانی دەرمانە کە تۆ زۆر جار بۆ چارەسەرێتی گرفتێکی کەو بۆ دروستەکاتەوە هۆکاری خواردن یاخو لاوازی منداڵ یاخو زۆر جار منداڵ هەیە لە کاتی ئەوەیە کە وەکو باسەکە شیری دایکی بخواشی دایکی نایەنە شیرێکی کەیێنێ یا منداڵەیە کەوتۆتە سەر خواردن هیچ شتێک ناخوات خواردن و ئەم بابەتانە کاریگەری هەیە لەسەر هەوکردنا بەڵێ ئەو خواردن کەم خەوتنی منداڵ تەبعاً ئێمە خواردنی بەکتریا و هەتا سیلێش زۆربەی گلوکۆزە تەمانە مناڵ هەتاوەکو شیرینی زیاتر بخوا بە تایبەتی شیرینە دەستکردەکان ئەگەر هەیە ئینتیابەکەی زیاتر بکە تا ئەوانەی ڕژیمی کیتۆکەن زۆر جالیانە پرسین ئەڵێ
ساڵێکە پەتام نەگرتووە ساڵێکە بۆ نمونە جانان تووشین تیاوی میزەڵان زۆرە بووم ئافرەتەی ساڵێ توش نابم بۆچی چکە شەکری کەم کردوێتەوە و خواردنی ئەم بەکتریایانە زۆربەی شەکرە بۆیە لەو ڕۆوە کاریگەریە بێ بەڵێ مناڵیش هەیە کەم خۆراکە بەت خۆراکە تەمانەوە مەناعی زۆر نزمە ئەوە زۆر زیاتر تووشە بێت زۆر باشە دکتۆر هیچ جۆرە نەخۆشیکی تر هەیە کە هاوکار بەدلەوەی ئەم منداڵە تووشی ئەم هەوکردنی پەردەی مێشکە بۆ نمونە مناڵێک تووشی گەشکە بووە ئەم گەشکەیە ئەگەری ئەوەی هەیە کارێگە خۆشکەر بێت بۆەوەی کە تووشی ئەم هەوکردنی پەردەی مێشکی بکات وەکو گەشکە نەخێر بەڵام ناڵێ وەکو گەشتیش باسم کرد هەنێ نەخۆشی مەناعی هەیە جاروان نەخۆشەکە جۆری یەکەمی شەکرەی هەیە شەکرە خۆی مەناعیدا ئاگرێ بەڵێ بەو شێوەیە ئەوان زیاتر تووشە بن جا دکتۆر لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە نیشانەکان بزانین بۆ نمونە چ نیشانەیەکەیە کە سەرەتا لە مناڵایە دەرکەوێت ئێمە بە کتوپڕی سەردانی پزیشکی وەکو بەڕێستانی بەڕاستی کێشەی گەورەمان لەگەڵ هەوکردنی پەردەی مێشک و مێشکە درەنگ تەشخیصکردنێتی بە هۆنەی درەنگهێنانی بۆ نەخۆشخانەیان وەلا کلینیکەکان بۆچی چکە نیشانەکانی هەر لە پەتاچێت تۆزە قورستر ئەمە لە مناڵ بە تایبەتی مناڵی 3 ساڵ و بەرەو خوارە و بە تایبەتتر لە مناڵی ساڵ بەرەو خوارە چۆ زمانی نییە بڵێ سەرم ئێشێ و زایدە بەس نیشانەکانی بە گریانێکی زۆر و بێزارکرد کە بە هیچ شتێژی نابێتەوە و مناڵەکە حەواسی نییە وەکو بڵێ هۆشی کەمترە سیر ناکا وەکو جانان پێ ناکەنێ بەڕووتەوە و لە ئەگەر مناڵەکە لە 6 مانگ کەمتر بوو یا تا ساڵیش ئەم مەڵاشووی پێشەوەی کە دەستی لێبەی زۆر تونە ئەوە نیشانەیەکی زۆر زۆر جیاکەرەوەیە کە دایکانە بێ لە کاتی پەتایە نەک لە کاتی گریانە لەو کاتا بە مۆقەتی بە کاتی تۆزە مەڵاشووی تونە بێ بۆکو ترشلە یا مام ناوەندە یعنی دەتوانی دەستی پێ بڵێ هەستی پێکی بەڵێ کە دانەخراوە تا دانەخرێ ئەتوانی بەوە هەستی پێ بکەین ئەگەر بەردەوامی بێ گریانە کاتی زەختکردە نەبێت ئەو دەستی لێبەی تون بێ ئەوە نیشانەیەکی جیاکەرەوەیە کە ئەمە واریدە ئینتیابی پەردەی مێشکیا مێشکێ باشە بۆی کە لای دایکان ڕوونتر بێ بۆ مناڵێکی لە پڕ سەرمایەکێ بێ نەخۆشێکەکەوێ لەوانێت ترسیش لا بڵێ ترسم لەوانەیە پەردەی مێشکی بێ بۆ نمونە چی بکاتم دایکە ینی پێشەوەی کاڵی نیشانەکانی درەنگ دەرەکەیان نیشانەکانی جیاواز نییە لە پەتە پشکنینێکی پێشوەختە هەیە کە بزای ئەم مناڵە کێشەی نییە لە پەردەی مێشکیا لە مێشکایە و گرفتێکی نییە وەکو ئەوی نیشانەکانمان هەبوو نیشانەکان وتمان زۆر غامزن زۆر بەڕاستی وەکو لە گەورانیە گەورە نیشانەکانی وازەحترە و بە ئاسانیە توانێت بناسرێتەوە بەڵام لە مناڵە و نیشانەکانی ئەو شێوەیە بێهێزە بێتاقەتە و حەواسی نییە شیر و خواردن ناخوا و پێ ناکەنێ بەڕووتەوە کۆی بڵێ نیمچە خەوتووە یان زوو ئەخەوێ هەڵەسێتەوە گریانێکی زۆر و زایدەن ئەوەی پڵاشوەکی ئەتر ئەمانە هەر کامێکی هەبوو و زیاد درێژەی خیان بۆ نەسە پەتایەکی توش بووە 2 ڕۆژ 3 ڕۆژ جاران چاکە بوویەوە ئێستا سێرەکەی 5 ڕۆژە چاک نەبووتەوە وەکو جارانیش نییە ئەمە بە قووەترە نیشانەکانی ئەو کاتە پێویستە سەردانی پزیشکێکی پسپۆر بکە تایبەرزیە بێت مناڵەکە بەڵێ تەبعاً ئەوێ ئەگەر لە ساڵ کەمتر بێ زۆرجار لەوێ تایان نەبێ بیلعکس پلەی گەرمی لەشیان زۆر سارد بێت باشە ئەمە لە گەورە شاوایە ئەگەر ئەمە بەردەوامی هەبێ بۆ نمونە دایکەکە هەستی پێ نەکرد و نیشانەکان هەر وەکو پەتایەک سێری کرد لێکەوتێ خراپی چیە بێت هەتاوەکو تاخیرتر بێت لەکەوتە خراپەکانی کە دواتر باسەکە ئینشاڵڵا زیاترە بێت باشە دکتۆر بۆ نمونە قەڵەوی هیچ کاریگەریکی هەیە لە سەرویکان مناڵە تووشی ئەم هەوکردنی پەردەی مێشکە ببێ هەتاوەکو سەیش دلیلێکی وازەحمان نییە لە سەری نەخێت هەندێک مناڵ هەیە هەندێک پەڵەی سوور لەسەر جستیان دروستە بێ لە کاتی دروستبوونی پەتا و ئەم بابەتانەیە لەم هەوکردنی پەردەی مێشکە شابم شێوازەیە بۆ مناڵ کەتایەکی زۆری لێ نەوعکی بەکتریامان هەیە و ینی زۆر سەریعیش ئەگوازرێتەوە نیشانەکانی ئینتیابی پەردەی مێشکی هەیە لەگەڵ پەڵەی سووری خوێنی لەسەر جسمی دروستە بێ لەو کاتا پێویستە یەکسەر دایکەکە جیای کاتەوە و لە مناڵەکانی تر و لە کەسی گەورە ساڵ یا کەسی کێشەی مەناع و شەکرەی هەیە بە هیچ شێوە نابێت تێکەڵی بێ و هەتا دواتریش کە زانیمان ئەو جۆرە بەکتریایە ئەبێ هەر کەسێ لە 12 ساعات زیاتر لەگەڵیا بوو بێ ئەبێ دەرمان وەرگێ چونکە گوێزرێتەوە لێکەوتەکانی چیە دکتۆر یەکێک لەو بابەتی کە زۆر گرنگاگەر مناڵێک تووشی بەوە بوو بێت پەردەی مێشکی هەوکردنی هەبوو ئایا ئەمە لەگەڵ یا بەردەوامە بێ بۆ تەمەنەکانی تریش یاخود ئەگەر ئێوە پشکنینی بۆ بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە ئەتوانین بڵێن بن بڕەبێت ئەگەر زۆر زوو چارەسەر بکرێ
نیزبە یان ڕێژەی لێکەوتەکانی ئەتوانین زۆر کەم بکەینەوە باشە ئەگەر درەنگترکەوێ هەتاوەکو تاخیرتر بین لە چارەسەر و تەشخیصەکەی لێکەوتەکانی خراپتر و زیاترە بێ لێکەوتەکان چی؟ لێکەوتەکان یەکەم شت لەوەیە کێشە بۆ زاکیرە و بۆ زیرەکی مناڵەکە دروست بۆ گەشەی مێشکی دووەم شت لەوەی کێشەی ئاوسانی مێشکیان ئاوسانی کەلێنی مێشکی بۆ دروست کاکە ئەمە زۆرجار بە عملیات چارەسەرە بێ سەمامی شەمتی بۆ دانین سێم شت تووشی گەشتکەی بکاتر گەشتەکە کاتی بێ یان هەتایی بێ بەڕاستی چوارم لەوەی وەکو جەڵدە ئاسا تووشی جەڵدەی بکا بەڕاستی لەوەی لایەکی شەلەل کایان کێشەی قسەی بۆ دروستکە یان کێشەی بینینی بۆ دروستکایان چاوی خێل بکە ئتر هۆکە نیشانەکانی زۆربەی لەمانە بە پلەی یەک ئینە بێت دواتر لەوەیە ئەم سەرێشەی بۆ دروست بێ بەردەوامی عادەتەن لێکەوتەکان لەمانە خۆیە بینێتەوە باشە دکتۆر باسی لەوە کردوتت هەندێک جار بەهۆی ڤایرۆسەوە بێ هەندێک جاریش بەهۆی بەکتریاوە بێت کامیان مەترسیدارترە بۆ نمونە مناڵێک تووشی ئەوکردنی پەردەی مێشک بوو بێ بەهۆی ڤایرۆسەوە یاخود بەهۆی بەکتریاوە ترس لەسەر ژیانی زۆرترە بن تقریبا لە ساڵ 90 ڤایرۆسەکان ئەگەر بەس پەردەی مێشک بێ بۆی وازح بێ ئەگەر بەس پەردەی مێشک بێ و نەداتە ناو مێشک عیلاجیار ناوێ وەکو پەتایە بەڵێ وەکو پەتایەک چارەسەرەکرد ئەو ئاسانترینیانە ڤایرۆسەکان ئەگەر نێنە ناومێشک بەس پەردەی مێشک بێ زۆربەیان خۆیان لە 6 بۆ 7 ڕۆژە کۆتایی پێ سایکلەکەی و نیشانەکانی نامێنێ و باشە بێتەوە ئێمە بەس ئازاشکێنیانێنێ و موازی و فلودیانێنیان و دایکاڵین ئەگەر بینێرینەوە بە ماڵەوە ئەڵێن ئەمە ناشگوازرێتەوە عادەتەن ئەگەر بۆ نمونە لە پیسایی و لە سکچون و شتەوە بێ هەنی گواستنەوەکەی زۆر کەم و پێویست ناکە ڤایرۆس بەکتریاکان زۆربەی ئەبێ لە چارەسەرێکی دەڕۆژی تا 14 ڕۆژی وەرگێ لە ناو نەخۆشخانەکانە و ئەمە لێکەوتەی خراپترێوێ لە چاو ڤایرۆسە حاڵەتی لەم شێوازە زۆرە بەڵێن زۆرە ڤایرۆسەکە لە مناڵە زۆرترە دواتر بەکتریاوە بە کوی گشتی بینە سەر چارەسەرەکان ینی لە کۆتاییەکە مناڵێک لە سەرەتایە بێ وەکو خۆت بەڕێز باسکردوانێ چارەسەرکردنی ئاسانتر بێ بەڵام ئەگەرە مناڵە درێژەی خیانە بێت و دایکە چکم دەردی خۆت دەڵێ مناڵ قسە ناکەن لەوانێ سەری بێشێ نەڵێ سەر مێشێ خۆت کۆمەڵە گرفتیە بێ نەتوانێت پێڵێ ئەگەر درێژەی خایان ئێوەی پزیشک چی بۆ منداڵاکەن ئەکچەکەوێت بە دەرمان چارەسەرەکێ یاخود پەنابن بۆ نەشتەرگەری یاخود ئەوەی کاڵی لێکەوتی زۆر خراپ وەنمونە جەڵدەی بەدواوەیە یاخود لایەکی شەلە لە کات یاخود چاوی خێ لە کات ئەگەر ئەمانەی هەبێت کاردانەوەی چییە بێت بۆ منداڵ تەبەن کە سەرەتا ئەیهێنن بۆ لای دکتۆرێکی یا کلینیکەکان تەواریەک ئێمە یەکسەر کە نیشانەکانی بە فەحسی سەرێری مناڵەکە فەحسەکەین ئەگەر نیشانەکانی هەبوو بۆ ئینتیابی پەردەی مێشکیان مێشک یەکسەر ئەینێرین بۆ سیتیسکانیان MRI بەپێی ئەڤێڵەبڵتی و بوونی لە خستخانەیە دوای یەکسەر چیەکەین تەمانێکینە سەر دژە بەکتریا و دژە ڤایرۆس یەکسەر بۆی تاخیر نەبین ناڵێم کاتەکە دژی ئێمەیە هەر تا و تاخیرتر بین لێکەوتەکانی دواتە خراپترە بێت دوای یەکسەر تۆزێک ئاو لە پشتی وەرەگرین لە فەقەرەی کۆتایی پشتی تەمەنا ئەو شوێنە حەبلی شەوکی تیا نامێنێ و دڕکەفەتک یا و هەتا هینەکان دەمارەکانیش کە لە حەبلی شەوکیەوە دەرەچن لەو بەینا هیچ زەرەرێکی پێ ناگا زۆر ئاسانە و سەلامەتە تا ڕادێکی زۆر یەک تۆز دەرزێکی باریکە یکینە کۆتایی پشتیا و تۆزی ئاوی لێ وەرەگرین و لە ماوەی 2 ساعتان نەتیجەمان نەهاتێ نەتیجەکە یەکسەر بۆمان تا ڕادێکی زۆر یەکلایە کات و کەمە بەکتریاە یا ڤایرۆسە یان واری دەخواانە خواست سیل بێت تیڤ بێ ئەوانە دوای ئەوە یەکسەر دەستەکەی نعیلاج ئێمە پێشتر پێش ئەم فەحسە شەر عیلاجمان دەست پێ کردووە بەڵام عیلاجەکە عمومە بەگشتیە بۆ هەمووی دواتر کە زانیمان ئەمە ڤایرۆسە واریدا عیلاجی درێ بەکتریاکان هەمووی لاوین زانیمان بەکتریایە دوای عیلاجی ڤایرۆسەکە لاوین و درێ بەکتریاکە هێڵینەوە یاخود زانیمان شتەکانی ترە بەپێی ئەوە عیلاجینێ باشە دکتۆر ئەمە بە گشتی نەخۆشیێکی مەترسیدارە ئەوە شمەڵام بەرەوە ئەگەر مناڵێک تووشی ئەم هەوکردنی پەردەی مێشکە بوو بێت چانسی ئەوەی هەیە کە ئەم هەوکردنی پەردەی مێشکە بەردەوام بێت لەگەڵیا بەڵێ وەکو نەخۆشەکە بەڵێ زۆر مەترسیدارە و یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی شەلەلی دواتر یان کێشەی زیرەکی و زەکای مناڵ لە دواترایان حتا کێشەی گەشتکە ینی بەشێکی زۆری لەوەیە لە کاتی مناڵیە تووشی ئینتیابی پەردەی مێشک بوو بێ زانرابێ یان نەزانرابێ
شکواری دەخۆی مناڵەکە ئۆتۆماتیکی دوای مانگێک دوای مانگ و نیوێ خۆی بتوانێت مەناعی خۆی کۆنتترۆلی کە تا ئەگەر عیلاجش نەکە بەڵام لێکەوتەکانی دواتر زۆر خراپترە بێلەوەی کە زۆر ئەگەری هەیە بەردەوام بێ لەگەڵە ئەگەری هەیە دووبارە بێتەوە بەڵێ ئەو مناڵی کە زیاتر تووشە بێ ینی بۆ نەجارە توش بووە ئەگەری زیاتر لەو مناڵی کە تایسە توش نەبوو دەستەکانی خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی ئەمە ڕێنمایی بێ بۆ هەموو دایک و باوکانەی کە هەستیان کرد کۆمەڵی لەم نیشانانە لە مناڵەکانیانە بەدی ئەەکەن بە زووترین کە ئینشەڵڵا هیچ مناڵێک تووشی نەخۆشی نەبێت بە زووترین کات بچێت بۆ لای پزیشک دکتۆر پێم وایە شتێکت ماوە وەڵاهی وەکو خۆپارێزی بەڕاستی ئەگەر مناڵەکەی بۆ نەدایکی بەڕێز بینی مناڵەکەی پەتای هەیە هەتا بتوانێت نەینێرێ بۆ مەکتەب یا بۆ ڕۆزە ئەوە مهمترین شتە بۆی نەگوازرێتەوە دووەم شت ئیسراحەتێکی تەواوی پێبات یعنی بۆ نمونە کە ئەزانێ پەتایەتی بانە چێتە دەرەوە بانەی با بۆ یاریگایە بانەی با بۆ ئەلعابی مناڵ و شوێنێکی کە ئەزانێ مناڵەکە خۆی ناگرێ و ڕائەکا و هیلاکە بێ هەتا وەکو هیلاکتر بێ مەناعی زیاتر داوازێ و ڤایرۆس و بەکتریاکە زیاتر زاڵە بێ و ئیسراحەتی باتێ کە ماداتی بۆ بکە تاکی داوازێنێ و خواردنی باشی باتێ بە تایبەتیش لەمەنی ئەگەری زۆر کەمەکات و کە بێتە هاوکردنی مێشکیان زەرەری زیاتری لێبە دووبارە دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ بەڕێز زۆر سپاس